نووسەر بەختیار عەلی لە ئێستای ئاماژی بۆ کردووە کە نوێترین بەرهەمی خۆی کە کتێبێکە بە نزیکانە بڵاوی کاتەوە لە ژێر ناونیشانە زنجیرەکانی دۆن کیشۆت کە پێکهاتوون لە کۆمەڵە گوتاری ئەم نووسەرە دیارەی باشووری کوردستان و تا ڕادێکیش لە زۆرێک لە وڵاتانی جیهانیشا ناوناوبانگی هەیە و هەندێک لە کتێبەکانی وەرجێڕان سەر چەند زمانێک و پێگەیکی تایبەتی خۆی هەیە. ئەم لا دووتوی نووسینەکانیدا و نووسینە بە پێز و جوانانی پێشکەش بە ئەدەبیاتی کوردی کردووە، یەکێکن لە هەرە نووسینە جوانەکان لەناو با بڵێن کتێبخانەی کوردیە و بۆ خۆشی دەست و پەنجێکی ڕەنگینی هەیە. ئەمەی کە ئێستا ئاماژی پێکردووە زنجیرەکانی دۆن کیشۆت ئەمە نوێترین کتێبێتی وا بڕیارە بەم نزیکانە بڵاوی بکاتەوە، وەک خۆی ئاماژی پێکردووە چەند بەشێک پێکهاتوو و زۆرینی با بڵێن پێکهاتوون لە هەندێک لە وتار و لەو نووسینانەی کە هەیبوو نوێن واتە بڵاوی نەکردوونەتەوە لە زنجیرەیەکە لەم کتێبەیە بڵاویەکاتەوە. دیارە بێگومان گەلەوەی کە بەختیار عەلی کردو خاوەنی چەندین ڕۆمانی زۆر تایبەتە و وەرگێڕاونەتە سەر بەشێک لە زمانە جیهانی زیندوەکان و خاوەنی چەندین شعری زۆر بەپێز و تایبەتە. دیارە خاوەنی چەندین وتاریشە و لە ئێستاە بەشێک لەو کەسانی کە هەمیشە بە دوای کتێبەکانی بەختیار عەلی ئاگەڕێن و خوێنەرێکی باشی کتێبەکانی ئەوەن، بۆیە مژدەی ئەوەی یاوەکەم کتێبی زنجیرەکانی دۆن کیشۆت کە کۆمەڵێک وتارن بڵاوکرێتەوە. کتێبی زنجیرەکانی دۆن کیشۆت لە کۆمەڵێک وتاری نوێ بڵاو نەکراوی نووسەر بەختیار عەلی پێکهاتووە لە دوای کتێبی ئایدۆلۆژیستەوە کە لە ساڵی 2009 بڵاوکراوەتەوە. ئەمە نوێترین بەرهەمی فیکری نووسەرە. بڕیارم کتێبە لەگەڵ چاپی دومی کتێبی وەک باڵندەی ناو جەنگەڵە ترسناکەکان لە داهاتووشی نزیکدا لەلایەن ناوەندی ڕەهەندەوە چاپ و بڵاو بکرێتەوە. زنجیرەکانی دۆن کیشۆت چەند ئایدیایەک بۆ تێگەیشتن لە تەکنیک، مۆدێرنا، گیانگیری و سەرهەڵدانی دڕندە بەرخۆرەکان و شانۆی ئایدۆلۆژیای میدیا و ڕۆژنامەگەری وەک شوێنی نمایش و دەربارەی وەزیفە کۆمەڵایەتیەکانی فەندازیا و هەستانەوەی گلگامێش و دەربارەی کوشتنی جوان و ئەدەب و فاشیزم.